عسمان ایران بو شفا دوم لپی هف آرام بو هیزن امریکی شفا بوری ت ایریش پیک نه آنین و سخویا دکا کو ایش فجی ده ت ایریش لسر ایران پیک نین وکو بشک جپلانا سروک امریکی دونالد ترامپ یا کو دبیجه ده او دمه ده دیپلماسیه جبو بیتر آگاهداری لسر پیشکتن و پلان کوشکاسپی هم ده چن جم پیامنیر دنگ امریکا یک کوشکاسپی هیوا سلام هیوا آگاهیین هری داوی لسر پلانا سروک ترامپ جبو دوسیا ایران چنه سیروان وەکو باست کرد لە دووشەوی ڕابردوودا هێرشەکانی ئەمریکا بۆ سەر ئێران ڕاوەستاون. ئەمڕۆ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بە ڕۆژنامەوانانی ڕاگەیان کە ئەم وەستانە کاتیە پێدانی دەرفەتێکە بۆ ئێران لەسەر داوای ئێرانیەکان داوایان کردووە کە گفتوگۆ بکەن و ڕازی بن بە مەرجەکان. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دەرفەتێکی بە ئێرانیەکان داوا بۆ ئەوەی بە مەرجەکان ڕازی بن بێنەوە سەر مێزی گفتوگۆ. بەڵام هەروەها ئاگاداریدا کە ئێرانیەکان بە زووی سوود لەو دەرفەتە وەربگرن ئەگەر نا وەڵامی ئەمریکا بۆ ئێران زۆر بەهێزتر دەبێت لەو هێرشانەی پێشتر و بەهێزتر لە جاران هێرش دەکاتەوە سەر ئێران. هاوکات لەگەڵ ئەم بارودۆخە و وەستانی جەنگ لەگەڵ ئێران و وەستانی ئۆپەراسیۆنەکان واشنتۆن خۆی ئامادە دەکات بۆ پێشوازی لە سەرۆکوەزیرانی ئیسرائیل بنیامین نەتەنیاهۆ کە ئەمڕۆ لە ئیسرائیل لە فڕۆکەخانەیەکی سەربازی ئیسرائیلەوە بەڕێکەوتووە بەرەو واشنتنی پایتەخت. لەو بارەیەوە من راپۆرتێکم بۆ ئامادەکردوون فەرمون با بەیەکەوە سەیری بکەین. مایک واڵز باڵیۆزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان ڕایگەیان دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ ماوەیەکی کاتی هێرشەکانی بۆ سەر ئێران ڕاگرتووە ئەمەش لە پێناو ئەوەی کاتێکی زیاتر بە کاری دیپلۆماسی بدرێت. ڕژێمی ئێران لە دەوروبەریدا بڕێنراوە لە ڕووی ئابووری و سەربازیەوە تێکشکێنراوە هەروەکو لەو ڤیدیۆیەدا نیشانتاندا بەدەست کێشە ناخۆیەکانەوە دەناڵێنن. هەڵاوسانی ئابووریان گەیشتۆتە لووتکە و دراوەکەیان هیچ بەهایەکی ئۆتۆی نەماوە و دراوی بیانیشیان نەماوە. بەم زوانە حکوومەتی ئێرانی تر ناتوانێت پارەی کارمەندان و سەربازەکانی بدات. وەستانی هێرشەکانی سەر ئێران و پێدانی دەرفەت بۆ ئەوەی ئێرانیەکان بە ئاشتیانە بە مەرجەکانی ئەمریکا ڕازی بن لەلایەن دۆناڵد ترامپەوە لە کاتێکدایە کە ئێستا سەرۆکوەزیرانی ئیسرائیل بەڕێگاوەیە بەرەو ئەمریکا و بڕیارە سبەی لەگەڵ سەرۆکی ئەمریکا کۆ ببێتەوە. وا ئێستا بۆ بینینی هاوڕەکەم سەرۆک دۆناڵد ترامپ بۆ واشنگتن بەڕێدەکەوم. ئەمە جاری هەشتمە کۆدەبینەوە لە ماوەی سەرۆکایەتی خۆلی دووەمی سەرۆکی ئەمریکادا و ئەمە زۆرترین کۆبوونەوەیە لە نێوان سەرۆک و وڵاتانی دیکە. ئەمە بۆ من مای شانازیە و لامان کاتدا بەرپرسیارەتیە. وەکو سەرۆکوەزیرانی ئیسرائیل دەڵێم کە پێویستە بەیەکەوە و بە ژیری کار بکەین. سەرەکی ترین بابەتی کۆبوونەوەکەمان ئێران دەبێت. بەڵێ بێدەنگیەک لە واشنتنی پایتەخت هەیە. هەر ئەمڕۆ سەرەتا هەفتە دۆناڵد ترامپ گەشتی کرد بۆ ویلایەتی میشیگان لەوێ بەشداری لە پێشبڕکەی سیارە دەکات. هەروەها پردێکی زۆر گرنگ لە نێوان پردێکی نێودەوڵەتی لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کەنەدا لە ویلایەتی میشیگان ئەمڕۆ دەکرێتەوە. تا ئێستا دیار نییە ئاخۆ دۆناڵد ترامپ بەشداری لەکردنەوەی ئەو پردەدا دەکات یاخودنا، بەڵام ئێستا لە ویلایەتی میشیگانە و چاوەڕێ دەکرێت سبەی لەگەڵ گەیشتنی سەرۆکوەزیرانی ئیسرائیل بۆ واشنتنی پایتەخت بابەتەکان لێرە زۆر گەرم و گوڕتر بن. بەڵێ هیوا سەلام پەیامنێرمان لە کۆشکی سپی سپاس بۆ زانیاریەکانت هیوا.